ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی جەژندا بازاڕەکان قەرەباڵغی و جم و جوڵی زۆر بە خۆیانەوە دەبینن لە ئێستاشدا بەهۆی بەڕۆژوبوونی خەڵکو و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ڕۆژدا بازاڕەکانی گەرمیان لە شەواندا کراونەتەوە و هاوڵاتیانیش بە مەبەستی کڕینی پێداویستیەکانی جەژن ڕوو لە بازاڕەکان دەکەن. قەیرانی داراییش کە بەرۆکی هاوڵاتیانی گرتووەتەوە نیگەرانیەکانی لە ڕنگ و سیمای خەڵکدا بەدی دەکرێت. قەیرانی دارایی ڕووی لە هەرێم کردووە لەگەڵ ئەوەیشە هاوڵاتی حتمما کە ناتوانن بە پێویست پێداویستەکانی خۆیان بکڕن یان شتومەکان بۆ جەژن و پێداویستەکانیان بەجێبێنن. خواوەگەن ماڵ وایە دینارێکی نییە لە بازار شتێن بەخۆ ئیتر ماڵ وایە پارەی پێ نییە کەس پارەی پێ نییە لە بازار حکومەت کووە حکومەتی تویان لە ناگا حکومەت کووە کامە حکومەتە وەڵا هیچ حکومەت نییە لە بازار حکومەت کووە وڵی تەسیری کردیە بە شکلێکی یعنی ویشن چین تەسیر کردیە بەس خەڵک هەبەس خۆی لە قەدەر خۆی هەم باشترە یعنی توانێت پێویستی خۆی بکرێت و بازاری خۆیشی بکات باشە خۆی تەسیری کردیە تا ڕادەیەکیش وەڵە خۆی هە لەسەر حکومەتمان کەمێ چاودێری فەقیرەکانمان بکات بە لە کشتیارەوە هەرچین بوت فەقیر ناتوانێت دیساتە ئەی شتێلەوە بەرز لە ڕادەیەکیشە بتوان بکات. قەیرانی دارایی چەندە کاریگەری نێگەتیڤی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان هەیە هێندەش کاریگەری کردووەتە سەر دوکاندار و کاسبکاران و هاوشێوەی هاوڵاتیان نیگەرانن لە دۆخەکە. ئەم قەیرانە زۆر تەئسیری کرێت لە خەڵکی فەقیر بە تایبەتی ئەم کاسبکارێلە ئێمە پارەکە ماشەڵا پارەکە لە ئیمساڵ باشتر و ئیمساڵ هە زۆر خراپە ئارەوەڵە ئەممەە خەڵک تەئسیری کرێت لە خەڵک ئەم قەیرانە بەڕاستی خەڵکی واتێ ژنی واتێ لەگەڵ 4 مناڵا 20,000 پێ نییە قەزەی قەیرانی دارایی تەسیری بۆ سەر ئام ئێمە هەنێ بازارە خەڵکت کاتێ تێت پارەی کەماپیەوە پۆ ساڵانی پێشوو نییە هەنی دە دوکانەگەڕێت تا شتێکە سێنێت چاران وانە بوو واللهی جاران ئەم بازاڕی ئێمە ڕێی جەلامی تیان نەیە بۆ لەوێ ئاسایشە وێسیای خەڵکی گەڕان ئەوە نەقرە باڵق و بەزیسەگە وانە احتیادی بازار احتیادیە ئیشاراوە نییە تۆ کاتێکە فەرمانبەرێک مامۆستایەک هەر کەسێکی دیکە لە وڵاتە کە موچەخۆر بێ کە ئەگەر موچەکەی بە سێیەک و بە چوارێ وەربگرێت بە دڵنیاییەوە کاریگەرێکی زۆری کردو سەر بازار. ئەم قەیرانە زۆر کاریگەری بۆ لەسەر بازار کەسە زۆر کەسە بەخوا ئستیغلالکردنی خەڵک لە بەرە خەڵک پێویستی وە شتەکە هەیە بۆیە وا بەرزیەکات وزانێ خەڵک شتەکە ئەسێنێ. زۆرینەی هاوڵاتیان بە هاتنی جەژنی ڕەمەزان دڵخۆشن بەڵام خراپی بارودۆخی سیاسی و ئابووری وای کردووە خەڵک لە بارودۆخێکی ناجێگیردا بۆنەکان بەڕێ بکات و بەشێکی زۆریشیان ئاواتەخوازن کۆتایی بەم دۆخە چەقبەستووە بهێنرێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.